دوای 77 ڕۆژ لە دابەژنەکردنی موچە حکومەت پارەی پینەکرا و دڕاو بە موچەخۆران دەدات. ئەمە پارەی فەرمانبەرێکە و زۆربەی موچەکەی بە تاکەزاری پێدراوە و وێنەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی لێکەوتۆتەوە. لە هەمووی سێتر ئەوەیە لەسەر موچەکەی بانکی پەروێزخانی بەسەرەوەیە. لە کاتێکدا داهاتی ناوخۆ لە مانگی 6ەوە ڕەوانەی بەغدا نەکراوە. فەرمانبەرێک لە لیژنەی دابەشکردنی موچە باز لەوە دەکات هەیە 10,000 سوچدڕاوی پێدراوە و بەتیب سوچی 250 دیناری پێوەلکێنراوە. ئێمە خۆمان لە لیژنەی معاشان کاتێک کە موچەمان دابەشکرد کاتێک کە پارەکانمان جیاکرێەوە بە مامۆسان و فەرمانبەران 10,000 و سوچی 10,000ەکە دڕابوو سوچی 250 پێوەکرا بوو. 5,000 دڕابوو و سوچی 250 پێوەکرا بوو بەداخەوە کە ئەمە کێشێکی زۆری بۆ موچەخۆران و فەرمانبەران دروستکرا. نە ئەو پارێنێکە لە عێراقۆیە چونکە هەندێک لە قایمەی پارەکان کە بە وەرەقە لە سەرێتی نووسراوە مەرزی پەروێزخان، مەرزی باشماغ، مەرزی برایم خەلیوە تا پارەی گومرگەکانە، پارەی حکوومەت یاریمی خۆتی پارێنێکە لە ئەو پارێنێکە لە بەغاوادێ ئەو پارێنێکە لە عێراق و چونکە ئەو پارێک کە ئەوان دێ جیاوازێ لەو پارێک کە دابەژەکرێت بۆ یەکە بینی هەموو 250 دڕاو و 1000 دڕاو 25 دڕاوە بەداخەوە. ئەوەی عێراق دابەژ ناکەن لەبەرەوەی پارەکەی جوانترە پارەکەی تازەترە هەڵیەگرن بۆ خانووی خانە باخەڵی خوان و ئەیەم بە کۆشک و ڤێلا و تەلار لە دەرەوەی هەرێمی کوردستان بەداخ. زانیاریمان وەرگرت بەغدا پارە بە تاکەزاری و 5,000 دڕاوە نانێرێت. ئەی ئەم کە لە پاچەیە لەکوێوە هاتووە و بە موچەخۆران دراوە. ئەمە فێڵکردنە لە موچەخۆر و ئەم جۆرە لە پارە پێدانە دەوترێت بێڕێزیکردنە. وەڵام من پێم سەیرە ئەگەر خواردنێک بەسەرچێ کەس ئەوێرە بیخوا تاریخی خواردن تاریخی هەر شتێکە بەکارهێنرێ ئەگەر کەوترات تاریخەکەی تەواو بوو ئایا توانی ئەوێریت دەسی بۆ بەرەو بیخۆی چۆن حکوومەتێ چنێکە بەسەر چووە خۆیان ینی باوەڕ بەوەکەن کە قسەکانیان بخوا کە ئیشەکانیان بخوا کە کاریان بە جوانی بەڕێوە بڕوە ئەوان کتابێکی اعتیادیە بەغەڵەتیکەن ئەوان پارە بژاردنێکە ناتوان بە جوانی بیش بێرن بەڕاستی من پێم سەیرە خۆیان ناچنەوە بە خۆیانە خۆیان هەڵوێستێکی تونوەرناگرن بۆ خۆیان. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم هەموو ئەرکی بووە بەوەی کە تەنها لیستی موچە ڕابگەێنێت ئەویش بە باشی ڕایی ناکات. دەوترێت شێواوی دڕاوی پارەکانیش ڕێک لە دۆخی حکومەتەکە خۆی دەچێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.